سێ یاریت بۆ باز دەکەم بەیەکەوە کۆتیڤار و ئیکوادۆر سوید و تونس پێزبێ کۆتاییات و یاریەکەی کۆتیڤار و ئیکوادۆر جێک بەیز بوو ئیسپانیا و کاڤێردی 0-0 جا باسی سەرەتا لە کۆتیڤار و ئیکوادۆر بەجددی ئەولامی زۆر سەیر ئەوەی کە بینێری یاریەکە بێ بە هەموو شوێک دەڵێ ئیکوادۆر شایانی برنەوە بنە کۆتیڤار من ئابا دوای باسی ئەوشتە دەکەم بەڵام یەکشت زۆر لام سەیر بوو باوەڕدەکەی ئیکوادۆر هەموو شتێکی کرد تەنانەت چوار تۆپی لە ستوندا بەڵام گۆڵی پێ نەکرێت لە کۆتا خولەکان یاریزانەکەی مانچستەر یونایتد ئەمە دوو دیار هاتنە یاریگە گۆڵی تۆمار وەک یاریەکەی پێشکۆتایی چەمپیۆنز لیگی ساڵی 2024 کە پاریس سەن ژێرمان 6 تۆپی لە ستوندا بەرامبەر دۆرتموند گۆڵی تۆمار نەکرد یاریەکەی تر سوید و تونس بوو یەکسەر دوای یاریەکەی ڕاهێنەی تونسیان دوورخستەوە یاریەکەش 5 بەیز کۆتایی هات سوید زۆر باشتر بوو سویدێک لە هەڵبژاردانەیە کە ناوێکی گەورە دەبێ بەڕای نزیکە لەوەی بێتە ئەسپیڕەش بەڵام زارێ قۆناغی کۆمەڵەکان یاریە سەیرەکە بکەین کاڤێردی و ئیسپانیا کاڤێردی یەکێک لە هەڵبژاردانەی کەوا ئەو 48 لەگەڵ گۆڕانی قۆناغی چۆن دەڵێ لەگەڵ یاسانویەکەی فیفا کە 48 هەڵبژاردە بەشداریان لە مۆندیال کرد یەکێک بوو لەو هەڵبژاردانەی هاوشێوی کۆڕاسا و کاڤێردی ژێکێک بوو لەوان و عێراقی ژێکێک بوو لەوان ئیدی بەو شێوازە سەرکەوتن بۆ مۆندیال یەکەم جار لە مێژویاندا بەڵام ئەوەی سوپڕایز بوو ئیسپانیا بەو هەموو ئەستێرە ئیسپانیایە کە لە پاڵ فەڕەنسایە ناوەکەی بۆ بردنەوەی مۆندیال بەربژێرە 0-0 کۆتایی پێهێنا یعنی ئاستێکی زۆر باشی پێشکەش نەکرد بەڕاستی یعنی نازانم تاکە شتکەوە من بە هۆکاری دەزانم ئیسپانیا کەەوە نەیتوانی براوە بێت یعنی پێشبینی دەکرێت 3 گۆڵ و 4 گۆڵ زۆر ئاسان بێ لەسەر هەڵبژاردە بەرامبەری بەڵام ئیدی نەیتوانی براوە بێت و نەیتوانی هەر گۆڵەش تۆمارکات هۆکارەکەی تەنیا ڕاهێنەی ئیسپانیا بوو یەک لەوانە یاریکردنی گاڤی بۆ ماوەی 7 خولەک 8 خولەک بە شێوەی سەرەکی و یاری نەکردنی نیکۆ درەنگ هاتنە ناوەی لامین یامال کۆمەڵێک شتی هۆکاری تر هەبوو بەڕاستی بەڵام ئەوە یەکێک بوو لە هۆکار سەرەکی کە دەڵێن تەنیا ڕاهێنەر بوو دەتوانین بڵێن حساب نەکردم و بۆ کاڤێردی بەڕاستی حساب نەکردم بۆ لە پێناوەی چۆم لە وا بیری کردەوە کەوا من دەمەوێت پارێزگاری لە یاریزانەکان بکەم بۆ یەکەین داهاتوو مۆندیال 8 یاری تەیە پشوو بە چێ دەدەی یعنی پشوو بە یاریزان دەدەی خۆ 8 یاریە یعنی ئەوانە لە چەمپیۆنز لیگ لە قوڵی ئیسپانی 38 یاری دەکەن پشیان پێ نادرێت ئێستا لەبەر 8 یاری پشوو بە یاریزان دەدەی دواتر یعنی سەیر دەکەی یانەکەت ڕێگایەک نادۆزێت هەڵبژاردەکەت ڕێگایەک نادۆزێتە بۆی لە جێمی یەکەم هیچت نەکرد سەیرم پێدەی لە جێمی دووەم ئێستا مەسەن سکالۆنی ئەو شتەی باشە بالضبط لە جێمی یەکەم باش نەبووی لە جێمی دووەم ڕاستەخۆ یەکسەر مۆتێری دانیشتن گاڤی خراپ بوو باشە ئۆریازابال زۆر باش نەبوو تۆرێز باش نەبوو هەرکە تەواو بوو جێمی یەکەم بۆچی دوای کە دەبێتە خولێکی 7-5 دەبا یەکسەر لامین یامال و ئۆڵمۆ باتمانە نێو یاریگا ئۆڵمۆ بە تایبەتی هەر یاری نەکرد ئۆڵمۆ لامین یامال دەبا باتمانە نێو یاریگە بۆی بتوان ئەنجام یاریەکە بگۆڕن خولەکی 7 لامین یامال هێناتە نێو یاریگە یاریزانەکان ئیسپان لە ڕوحیانیان نەما ئەوەندە ڕاکەن هەر ڕادەکەن و گۆڵیان پێ ناکرێتن یعنی تاو ئەتوو یەکەم هۆکارکەوە خۆشت باس کرد هۆکاری سەرەکی ئەو یەکسانبوونی ئیسپانیا ئەو کە لە ڕقی ڕاهێنەری ئیسپانیا بوو دیلافۆنتێ و هیچی تر ئێستاش دەیڵێمەوە ئەو بەرنامە دەمێنێتەوە دەڵێم ئەگەر لەسەر ئەم کە لە ڕقی بەردەوام بێت ئیسپانیا ئەنجامی گەوری لە مۆندیال نابێت ناگاتە تۆپ 4 یاخود قۆناغی هەژدووە باس ئەگەر لەسەر ئەم کە لە ڕقی و ئەم یاریزە ئەم بەم شێوازە بێ بەڕاستی پێکاتەکەی لەبیرشی نەکەین لە کۆتایی دەکەدایان هیچ یاریزانێکی ڕیال مەدرید بانگشتی هەڵبژاردی ئیسپانیا نەکراوە کۆکۆرێرا بۆ فەرمی کە پەیوەندی بە ڕیال مەدریدەوە کرد و یاریزانێکی ڕیال مەدرید لە پێکاتی ئیسپانیا